لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحام لواني 452 لوانكاين تفسير قرآن بيروز بيم وخزمتان ومبستي رزامندي رب العالمين وهي دار بأوي عزيز سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا قوم ادخلوا الأرض المقدسة التي كتب الله لكم ولا ترتدوا على أدباركم فتنقلبوا خاسرين. والله خوشويستان وكلواني رابردو باس ما كرد كوالا آت بيشوتر خواهي قول باز لو خطابي موسى ذكا عليه الصلاة والسلام لقل قومكي كاتي كوالا بيشو بياني فرمو أي قومي خوم باز لناز ونعمتكاني خوابكن لسرتان کاتێکەوە لەو ناز نعمەتانە باز لەوە دەکا کە چەندین پێغەمبەری لەناو ڕەوانە کردینە واروە ئەنگۆی کردیتە پادشا و ملوک لەبەرەوەی لە ژێردەستی قبتیەکان نەجاتتان بوو و ئەوەی بەنگۆی بەخشیە بە هیچ کەسێکی نەبەخشیە لە عالەمین. ئەوجا یا قەومی ئەی قەومەکەی خۆم یا قەومی ئودخولوا الأرض المقدسة بڕۆنە ناو خاکە پیرۆزەکەی کەوە بەیت المەقدیس و فلستینە التي كتب الله لكم أو زەویەی کە خوای گەورە لە بۆنگۆی نووسیە سبحانه وتعالى ولا ترتدوا على أدباركم هەڵمەگەڕێنەوە بەرەو دواوەی خۆتان بگەڕێنەوە فتنقلبوا خاسرين لە زیاتر بەرەو پێش بچن و بەو شێوەی بچن لە بۆ ئەو زەویەی کە خوای گەورە لە بۆتانی نووسی ئەگەر بچنە پێش خوای گەورە نەجاتی با بڵێن ئازادی دەکات لە سەردەستی ئەنگۆ و لە بۆنگۆی نووسیە ئەنگۆ ئەو شەڕەفە وەردەگرن بەڵام ئەگەر جێبەجێی نەکەن ئەو فەرمانە فتنقلبوا خاسرين بها خسارة مندي دقرينوا. يتركوا زانان لتفسير أو توآت كان دواتر دفرمون هذه الآيات الكريمة تصور لنا ما جبل عليه بنو إسرائيل من جبن شديد. أو آتان كوادي خواهي قول لو ما التصوير دكا كوا بني إسرائيل تبابلين ترسنوشيان تيدا وهروات عزيمتي شي رخاويان هي وهروها چەندین سەرپێچی پێغەمبەرانی خۆیان کردیە عەلەیهی السڵاة وەسەلام وهروها ئەوان زەلیلی هەڵدەبژێرن لەگەر ئیسراحەت زەلیلی هەڵدەبژێرن لەگەڵ ئەوەی کەوا بەس ئیسراحەت بن و ڕوبەڕووی دژمن نەبنەوە لەسەر ئەوەی کەوا لەگەڵ جیهاد و عیزەت هەڵبژێرن وهي تحكي بأسلوبها البليغ قصة تاريخية معروفة. ئیتر لە خلال ئەو چەند ئاەتە خوای گەورە چیرۆکێکی تاریخیمان لەو دەجێڕێتەوە کەوا زاندراوە لای ئەوان و لای ئێمەش ملەخەص و کورتکراوە و پوختەی ئەو قسەیە ئەوەیە لە دوای ئەوەی بەنی ئیسرائیل لەگەڵ پێغەمبەر موسا عەلەیهی السڵاة وەسەلام دەرچوون بەرەو وڵاتی شام لە دوای ئەوەی کەوا خوای گەورە دوژمنەکان فیرعەون و جوندیەکان لە پێش چاوی ئەوان بەو موعجزەیە لەناو برد جا خوای گەورە سوبحانه وتعالى وحی لە بۆ موسا نار کەوا لەناو قەومەکەی خۆی 12 کەس هەڵبژێریتن بیان نێری وەکو نەقیب لەبەرەوەی ئەوان 12 تیرە بن وەکو باسمان کرد لە هەر تیرێک یەکێک هەڵبژێری 12 نەقیب هەڵبژێری و بیان نێری بەرەو خاچی پیرۆزی فلستین کەوا ئەو کات لە ژێردەستی کەنعانیەکان بوو کەوا زۆر مستەمەکی زۆریان دەکرد قەومێکی جەبار بوون وەکو دێ لە ئاەتەکان باسی دەکا. ئیتر ئەو 12 کەسە بچن بەس لە بۆ ئەوەی کەوا زانداخۆ حاڵی ئەو شارە و ئەو وڵاتە و ئەو کاربەدەستانی ئەوێ چییە تاوەکو خبرەکە بینەوە بە چ شێوەیەک ئەوجا بچن هجومیان لە بۆ بکەن. ئیتر ئەو ئاتەش دیارە وەکو لە پێشتر هات وەقت أخذ الله ميثاق بني إسرائيل وبعثنا منهم 12 نقيبا. ئیتر ئەوەش هەر وەکو سەرەتاک لە بۆ بابەت. موسا عەلەیهی السڵاة وەسەلام فەرمانی خوا جێبەجێ دەکا
ئیتر ئەو 12 نەفەر هەڵدەبژێری و دایانێری و پێشیان دەڵێ کەوا کاتێکەوە دەچن لەوێن دەرێ ئەحوال و با بڵێن ئەخباری ئەو وڵاتەم لۆ دەینەوە لا تخبروا أحدا سواي عما ترونه بەڵام کە دایانێری پێیان دەڵێ کە دەگەڕێنەوە ئەو خەبەرەی کە پێتانە لە ئەخباری ئەوان بە هیچ کەسێک ڕامەگەین تەنها بە منی ڕابگەینن. ئیتر ئەوان کاتێکەوە دەچن لەسەر تەوسیەی موسا عەلەیهی سڵاو وسەلام دەچنە خاچی پیرۆزی فلستین و تەماشای وەزع و حالیان دەکەن دەبینن ئەو کەسانی کە لەوێنە بەعام کەسانێکی زۆر بە هەیکەلن کەسانێکی بەهێزن حکمێکی زۆر بە قووەتی تێدایە. ئیتر ئەو نەقیبانە دەگەڕێنەوە لای موسا کاتێک کە دەگەڕێنەوە موسا عەلەیهی سڵاو وسەلام کە پێیانی گوت بۆ خەبەری ئەوان تەنها بە من ڕابگەین لە کاتێکدا کەوە دەگەڕێنەوە دەبین موسا لەگەڵ کۆمەڵێک عەلەیهی سڵاو وسەلام لە بەنی ئیسرائیل دانیشتێ بەڵام لەگەڵ ئەوەش ئەوان ئەو خەبەرە با بڵێن بە تەنها بە موسا ڕاناگەین بەڵکو بە ئاشکرا لە پێش ساوی ئەو خەومە بە موسا ڕادەگەین پێی دەڵێن قد جئنا إلى الأرض التي بعثتنا إليه هاتینەوە ئێستا لەو خاکەی کە ئەتوو ئێمەد نردبوو لۆ لای ئەوێن دەرێ فإذا هي في الحقيقة ئەو خاکە کووە تدر لبنا وعسلا ئیتر خاکێکی زۆر بە پیتە با بڵێن حیوانەکانی هەندە تێرن هەر شیریان لێ بە پاش دەکەوی واروەها هەنجینێکی زۆریشی تێدا وهذا شيء من ثمارها و ئەوە شتێکە لە بەروبوومەکەیان غير أن الساكنين فيها أقوياء بەڵام ئەوانەی کەوا تێیدانە کەسانێکی زۆر بەهێزن ومدينتهم حصينة شارەکە زۆر قایمە وأخذ كل نقيب منهم ينهي سبطه عن القتال. ئیتر ئەو 12 نەقیبە هەر یەک لەوانە قەومەکەی خۆی قەدەغە کرد لەوەی کەوا نەچن شەڕ نەکەن ئیشەڕێ نییە ئەو وڵاتە ناتوان ئێمە پێیان ناوەستین إلا دوو لەوانە نەبیتن فإنهما نصح القوم بطاعة نبيهم موسى عليه السلام کەواتە دوو لەوان نەبی لەو 12 دەیان قەومەکەی خۆیان وەسیەت کردکەوە نەچن لە بۆ شەڕ بە هیچ شێوێ تەنها دوانیان نەبی گوتیان نەخێر بە پێچەوانەوە جۆرایلی فەرمانەکانی موسا بکەن عەلەیهی سڵاو وسەلام بڕۆن قیتال لەگەڵ کەنعانیەکان بکەن. ئیتر بەنی ئیسرائیل بەگشتی جۆرایلی ئەو دەنەقیبە بوون جۆرایلی ئەو دەنەقیبە بوون کەوا گوتیان شەڕ مەکەن بە فەرمانی موسا عەلەیهی سڵاو وسەلام جیهاد مەکەن لەگەڵ کەنعانیەکان و ئەو دوو نەقیبەی کەوا قەومەکەی خۆشیان تیرەکەی خۆشیان نەسیحەت کرد بوو ئەوانیش هەر جۆرایلیان نەکردن ئەوانیش بەگشتی جۆرایلی ئەو دەنەقیبە بوون کەوا گوتیان بە هیچ شێوەیەک جۆرایلی موسا مەکەن عەلەیهی سڵاو وسەلام وأصروا على عدم الجهاد وصر بوون لەسەر کەوا جیهاد نەکەن بە فەرمانی موسا عەلەیهی سڵاو وسەلام ورفعوا أصواتهم بالبكاء ئیتر بەدەنگ دەگریان سبحان الله وقالوا يا ليتنا متنا في مصر خۆزگە هە لە مصر بمردبین ئەو في هذه البرية خۆزگە لەو سەحرایە بمردبین بەڵام دەرنەچووبین لە بۆ قیتالی ئەوەی کەوا موسا عەلەیهی سڵاو وسەلام فەرمانمان پێ دەکا. موسا عەلەیهی سڵاو وسەلام محاولەیان لەگەڵ دەکا بۆی کەوا معنەویاتیان بەرزکاتەوە بۆی کەوا خوا وعدەی پێداینە سبحانه وتعالى بەڵام لەگەڵەوەش هیچ فایدەی نییە جۆرایلی ناکەن. ئیتر لە کۆتاییدا وەکو خوای گەورە لە ئەو ئاتانە پێمان دەفەرمیکەوە خوای گەورە وحی لە بۆ موسا دەنێت عەلەیهی سڵاو وسەلام بۆی کەوا ئەو زەویە لەسەر ئەوان حەرام دەکرێت 40 ساڵان ئەوان پەراگەندە دەبن لەو سەحرایی دەمینێنەوە لە نەتیجەی ئەوەی کەوا سەرپێچی فەرمانی خۆیان کرد و ترسنۆچی ئەوانی گرت. ئیتر ئەوە مولەخەسی ئەو قیسەیە کەوا خوای گەورە لێرەدا لۆمان باز دەکات. بەڵێ موسى عليه الصلاة والسلام بيان دفرمي ادخلوا الأرض المقدسة التي كتب الله لكم. أرض المقدسة أرض بيت المقدس التي كانت مقدسة كواتبرون أو خاك بيروزي كوا بيروزة بتي مقدسة بمساكنة من مضى من الأنبياء بيروزة بوي كوا زوربي بيغمبران لوين درين اشتجيبوينا ثم تلوثت بمساكنة الأعداء بلان باشان بيز بو بۆەوەی کەوا دوژمنان چوون لەوێنیش تەجیەبوون من جەبابرة الكەنعانیین لە دوای ئەوەی کەوا ئەو کەنعانیانە کەوا کەسانێکی زاڵم و جەبار بوون دوژمنانی دینی خوا بوون پیس بوو. ئیتر خوای گەورە لەسەر زمانی موسا عەلەیهی سڵاو وسەلام فەرمان بە بەنی ئیسرائیل دەکا بڕۆن جیهاد لەگەڵ کەنعانیەکان بکەن و ئەو خاکە پیرۆزەی کەوا پیرۆزە بۆی کەوا چەندین پێغەمبەر تێدا ژیان پاچی بکەنەوە لە ئەو کەنعانیە مجریمانە هەروەکو ئێستاش بەدەستی جوولەکەی پیس و چەپەڵ پیس بوو فأراد تطهيرها بإخراجهم وإسكان قوم. ئیتر موسا عەلەیهی سڵاو وسەلام پێیان دەفەرمیتن بڕۆنە ئەو خاکە پیرۆزەی تاوەکو پاچی بکەنەوە وەکو لە ئەساسەوە پاکە
بەو کەنعانیانە پیس بووە دەریان بکەن و ئەوە ئەنگۆلیان دەرنیشتە جێبن کەوا كتب الله لكم التي وعدكموها على لسان أبيكم إبراهيم لسر زماني بابتان إبراهيم عليه الصلاة والسلام وعدي بيداينا بۆی کەوا ئەوە لە بۆ کەسانێکی خواپەرست و موحیدە ئەگەر بێن بچن لەوێن دەرێ جیهاد لەگەڵ کەنعانیەکان بکەن و لەسەر دەستی ئەوان ئازاد دەبیتن بأن تكون ميراثا لولده بعد أن جعلها مهاجره پاش ئەوەی کەوا ئیبراهیم عەلەیهی سڵاو وسەلام کە دەیکاتە جێگای هیجرەتی خۆی و هیجرەت دەکا و ئەساس و بنیانی بەیت المەقدیس دادەنێتن پاشان نەوەکانی لە دوای ئەو تەواوی دەکەن ئیتر خوای گەورە وعدەی پێدا بکەوە بیکاتە میراد لە بۆنەوەکانی ئەوانەی کەوا لەسەر ئەو عەقیدەی تەوحیدەنە کەوا ئیبراهیم لەسەری بووە كتب الله لكم دوادين إن شاء الله لدواء تفسير وآتانا باز دو ذكن كأوان إدعاء ذكن لبو أوان نسرايا بلام لبو أوان لسر زماني موسى عليه الصلاة والسلام وعدي خواي قول بيان راقي أندرا لبو تشي لبو موحدة كان دواء تردين أو بابة باز ذكن إن شاء الله كتب الله لكم قدر لكم سكناها كواتا هرزو موسى عليه الصلاة والسلام بيان دليك وأقر بسن جهاد بكن خواي قول تقديري كذا كأنقو بسن لوين يشتجيبن ووعدكم إياها خواي قول وعدي بيداين متى آمنتم به هركاتك إيمان شراس درستان هبي خواي قول سركوتان بيدا بخشي خواي قول تقدير كذا كأنقو أو بيبتا جيجا مكان نقو أو معناه فرض عليكم دخولها كواتك كتب الله لكم بو معناه كوا خواي قول تقديري كذا وعدي بيداينا وياخذ بو معناش يقدر فرض عليكم دخولها خواي يقول فرضي كردر سرتان كوابتسن داخلي أو شاربا وأمركم به فرماني بيكردين كما أمركم بأداء الصلاة والزكاة هروك فرماني بيكردين بوا نويج بكانوا زكاة أو هاش فرماني بيكردين جهاد قال كان أنا كان بكن بسنا أو خاكي وهروا كتب الله لكم فيه حظ شديد لهم على الاستجابة لأمره كواتا هاندانشي زوري تيدا بۆی کەوا وەڵامی بانگەوازەکەی بدەنەوە لەبەرەوەی خوای گەورە وعدەی پێدانە کەوا سەرکەوتنیان پێدەبەخشی لأن الذي كتب لهم أن يدخلوها متى آمنوا وأطاعوا هو الله لا معقب لحكمه أو ذاتي كوا وعدەی پێدانە ئەگەر بێت جۆڕایلی فەرمانەکانی بکەن ئەوە خوای گەورەش وعدەی نەسرەتی پێداینە قەدەری وایە کەوا بچن لەوێ دەرێن نەسرەتتان پێدەبەخشی ئیتر ئەو ذاتەی کەوا وعدەی پێدانە خوایەکە سبحانه وتعالى كوا لا معقب لحكمه هيج كسجنات وان تعقيب لسر حكم رب العالمين بكا إمام رازي رحمة إخوائي لبي لو بشاءات دفن كتب الله لكم دفن فائدة عظيمة تدا وهي أن القوم كانوا جبارين بلى كان عاني كان كسانش جبار بهجبة وانادب إلا أن الله تعالى لما وعد هؤلاء الضعفاء بأن تلك الأرض لهم كاتك وعدي بوك سلاوازان دا كوا أو زاوية لبو أوانا فإن كانوا مؤمنين مقرين بصدق موسى عليه السلام أقربيت أوان أو إيمان داران بن كوا اعتراف رازقوي موسى كان عليه الصلاة والسلام علموا قطعا أن الله ينصرهم عليهم كواتا لو حالة أقر ششيان لموسى نبي عليه الصلاة والسلام لرازقوي موسى نبي كواتا قطعا أو نصرة لبو أوانا فلا بد وأن يقدموا على قتالهم لو حالتي لا بد دبي إقدام بكن بس نبيج لبو أو قتال ببي ويكوا بترسين وفي تكرير دائم من موسى لهم بقول يا قومي كاتش كوا هرب يا قومي مخاطبة عندكاتن أوش لبوسيا كواتيام بقينيتن في حثهم على الامتثال لما يأمرهم به هانيام بدال بكوا فرمان كان زيب كان والتنبيه إلى خطر ما يدعوهم إليه وعظم شأنه كواتا لبريهم كسيكم لنقول كواتا زعم أو قضية سنقرنقا حريص بلسر مصلحة نقولوا يا بوشي ويا بانجي عندك أو زباش عند فرمي برون أو جهاد بكن ولا ترتدوا على أدباركم كواتا ما قرينا وبشتا وبشت قرانا وبشتا وبشت ولا ترتدوا على أدباركم لا ترسي زبار كان وكان عاني كان بوشي ويا ما قرينا فتنقلبوا خاسرين لو حالتي فترجعوا مغبونين بالعقوبة كواتا أجر وابكنوا بترسينوا بقرينوا بو قباحة وبو ناشريني لو حاط بخسارة منديدة قرينوا كواتا تحذير له من الجبن والإحجام كواتا لو حالتي حذري عندك أو أقداري عندك تو ترس نتانقري زبان مبن لدوائي كوا
تەرغیبیان دەکات لە دوایکەوە هانیان دەدەکەوە خی گەورە وعدەیان پێداتن بۆی ئەوگەر بچن لە بۆنگۆ نووسراکەوە نەسرەت بیتن بەڵام ئاگاداش بن ترس نەتانگری کەسێک ترس بیگری لە ڕوبڕووبوونەوەی دوژمنەکەی وەکەوەیکەوە پشتا پشت دەگەڕێتەوە. وهذا التعبير استعارة تمثيلية أو تعبيري موسى عليه الصلاة والسلام كبيان دلي براستي استعارة وكولي تمثيل كردنيش حالتك أنا تشبيه حال من يرجع عن الجهاد تشبيه حالي أو كسيكوا لجهاد دقرته بعد أن توافرت أسباب باشو كوا جهادك أسبابه كاركاني هاتا بيش أجر بقرته بحال من يتراجع سائرا بظهري إلى الوراء كواتا وەکو ئەو کەسێکەوە پشتا پشت بگەڕێت و پشتا پشت گەڕانەوە شتێکی ناشرینە بدل أن يسير بوجهه إلى الأمام. وهذا التعبير يصور قبح الجبن والتخاذل حسا ومعنى کەواتە بەڕاستی ئەو بەو شێوەی لۆمان تەسویرەکە کاتێکەوە جیهاد هاتە پێش ئەسباب و هۆکارەکانی لەبار بوون کەسێکەوە لەو جیهادە کەنەیکا و بگەڕێتەوە وەکو ئەوەیەکەوە چەندە ناشرینە کەسێک پشتا و پشت بگەڕێتەوە لە جیهاتەوەی پێشا و پێش بڕۆ بە تەبیعی خۆی بڕۆ پشتا و پشت بگەڕێتەوە حاڵەتێکی زۆر ناشرین و قەبیحە. ئیتر بەو شێوەیە موسا عەلەیهی سڵاو وسەلام هانیان دەدا بۆی کە خوای گەورە وعدەی پێداینە وهروە تەحذیریان دەکە ئەگەر بگەڕێنەوە بەو قەباحەتەی بە خەسارەتمەندی دەگەڕێنەوە. ئیتر لە وەڵامدا دیارە ئەوان ئامادەنین فەرمانەکانی موسا عەلەیهی سڵاو وسەلام کە فەرمانی خوا جێبەجێ بکەن بەڵکو زۆر بە قەباحەت و بەداشترین جواب بدەنەوە بەڵام لەبەر تەوابوونی کار لێرە دەوەستین بە پشتیوانی ڕەب العالەمین لە وانەی داهاتوو دەگەڕێن و خزمەت ئاەتەکان و باسی دەکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.